تا دێت کاریگەریەکانی نەبوونی موچە و دواکەوتنی دەردەکەوێت لەسەر بازاڕەکانی هەرێمی کوردستان. ئەگەر لە ئێستاشدا گوزەرێک بکەی بە نێو بازاڕەکاندا دەبینی بازار سست، خەڵکی کاسبکار و خاوەن پیشە بەهۆی نەبوونی بێبازاڕیەوە بێتاقەت، هەروە خەڵکی کڕیارش بەهۆی نەبوونی موچەوە زۆر بەدەگمەن دەبینی دەست بۆ پێداویستەکانی ببات کە هەموو ئەوانش خەریکەوا دەکات بازار بە شێوەیەکی تەواو پەکی بکەوێت. ئەم کاتانە باتایتەوە مەجال ئەوە نەبووە لەو شوێنەیە بڕۆی تێگەی مەجال ئەوە نەبوو دوو قسە بکەیت لەبەر خەڵکە کە ئێستا سەیرەکەی خۆ تەسویرەکەی هەموو بازارەکە دەنەفەریتیانە چۆ سیر شێخەڵاکەم عارەبانانەکەمەکە هەمووی لەبەر چیە ئەگەڕێتەوە بۆ موچەی فەرمانبەران وەش مەعاشنەیە خەرک بەچە سەرفکە پارەی لە چێ بینی وەکو خۆم گەنجێک کرێچیمە ژیانم بەسەر ئەو تەکسیەیە بەڕاستی یعنی ئەو معاشەوای کردووە هیچ ئیشکارێکی لەو کوردستانە نێشتووە. ئابووریناسێکش ڕای دەگەێنێت نەبوونی موچە و بودجە جگەلەوەی کاریگەری کردووەتە سەر بژێوی ژیانی هاوڵاتیان بە تایبەتی موچەخۆران لە هەمان کاتە بۆتە هۆکارێک بۆ ئەوەی جومگە ئابوووریەکانی هەرێمی کوردستانش پەکی بکەوێت چی پرۆژە استراتیجیەکان و چی پرۆژە خزمەتگوزاریەکان کە نمونەی ئاوەدانی و جوانی هەرێمی کوردستانن. کاتی دۆخی بە بازاڕی ئەکەوێتەوە و کێشەکان چاسەکردنی قورس ئەبێ و هەروە ئێمە هەندێک چاسەی درێژخایانی ئابووریمانەیە کە ماوەیەکی زۆری بەلانی کەمەوە 6 مام بۆ ساڵێکی هەیە ئەمانە هەمووی واکە کە بێژبینی ئەوە بکرێت کە هەندێک لە پرۆژە خزمەتگوزارە سەرەکیەکانی وەکو دابینکردنی ئاو و کارەبا مەترسی تێکچوونی ئەوانش بکرێت چکە ئەوانش بە سوورەی نەختینەوە و بە پارەیەکی گەورە دابینەکەەوە. ماوەی چەند مانگێک دەبێت فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەهۆی دواکەوتنی موچەکانیانەوە دووچاری چەندین گرفت و ئاسەنگ بوونەتەوە کە بەهۆیەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری کردووەتە سەر ژیان و گوزەرانیان. ڕۆژانەش بۆ دەستکەوتنی هەواڵێکی خۆش و کاتی دابشکردنی موچەکانیان چاویان لەسەر کەناڵەکانی ڕاگەیاندن و تۆڕە کۆمەڵایەتیەکان هەڵناگرن و بە ئومێدەوە لی دەڕوانن. فەرمانبەران دەڵێن موچە نەبووەتە هۆکارێک بۆ خۆشگەزارانی ئێمە، بەڵکو لە ئیسادا موچە لێمان بووە بۆ مۆتەکەیەک و دووچاری ترس و تۆقاندنی کردوین، چونکە خۆیان دەڵێن ئەگەر لە ئیسادا ئەمڕۆ موچە وەرگین ئاخۆ نازانین کەی جارێکی تر وەری دەگرینەوە. سیرۆ حوسێن، کورسان نیوز، هەولێر.